هەمیشە لە بارودۆخە تەندروستیە لە ناکاوەکاندا کارمەندانی تەندروستی قەڵغانی پێشەوەی بەرەنگاربوونەوەی مەترسیەکان و زۆرترین ئەرک و مەترسیان دەکەوێتە سەر. جا ئەگەر ئەو دۆخە لە ناکاوە بۆی بڵاوبوونەوەی پەتا و ڤایرۆسەوە بێت، ئەوە ئەرکی سەرشانیان قورستر و مەترسی سەرشانیشیان زیاتر دەبێت. ئێستاش لە هەرێمی کوردستان کە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادایە، کارمەندانی تەندروستی داوا دەکەن پێداویستی پزیشکی و تەندروستی زیاتر و باشتریان بۆ دابین بکرێت و حکوومەت ئەرکی پاراستنی ژیانیان لە ئەستۆ بگرێت. بەشێک لە کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی یعنی لەگەڵ وەزعەکەیە زۆر هەماهەنگن، هەرچەندە هەندێکیان هەیە ڕەنگە ترسی هەبێت لە ژیانی خۆی لە مناڵەکانی لە هاوسەرەکەی لە خێزانەکەی، بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان هەماهەنگن بەدەم نەخۆشەوەیەن. بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفا کە ینی زۆربەی وەزارەتی تەندروستی ئەبوایە پێشوەختە پرۆگرامێکی دامەزراوی هەبوایە بۆ ڕووبوونەوەی ئەم جۆرە حاڵەتانە. ستافی تەندروستی بەگشتی بە کارمەند و بە دکتۆر و بە ئەو برادرانی کە لێ پاکەرەوەن و بە هەمومان یعنی مستافیەکین بە حەقەت لە هەموو حاڵەتەکان ئێمە معرضین بۆ ئەوەی لە مەترسیا بین بۆ نەخۆشی، بەڵام لە حاڵەتێکی ئاوایە کە ڤایرۆسێکی نەزانرا و هەتا ئێستا معلوماتێکی تەواوی لەسەر نییە، زیاتر ئێمە لە ڕیزی پێشەوەی ئەوەین کە تووشی مەترسی بین. بە حەقەت ئێمە پێویستمان بەوەیە پێداویستی خۆپارێزی تەواومان بۆ فراهم بکرێت بە زۆر بە چاکی زۆر بە زیاتر لەو ڕۆ، لەبەر ئێمە زیاتر دڵنیا بین کە بتوانین ڕوبەڕوو ببینەوە و لەڕووی معنەویشەوە پشتگیری زیاتری وەزارەت و ئیداری خۆجێیەکان و خەڵکی زیاتر و جەنابتان و هەمومان بەیەک و بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە کە لە سنووری کارکردنی بەڕێوەبەرایەتیەکەیدا دەیان وڵاتی قەرەنتینە کراون، ئاماژە بۆ دەکات کارمەندانی تەندروستی لە ڕوبەڕووبوونەوەی پەتاوەرزی و حاڵەتە لە ناکاوە تەندروستیەکاندا پێشەنگن. داواژ لە حکوومەت و وەزارەتی تەندروستی دەکات پێداویستیە پزیشکەکان و خۆپارێزیەکان بۆ کارمەندانی تەندروستی دابین بکەن. داواکارین لە حکومات و وەزارەتی سەحا ئەوەی کە پێداویستیە بۆ پاراستنی تەندروستی کارمەندان و پزیشکان دابین کرێت، چونکە بەڕاستی ئەڵێن سەرمایەی میلەتن پێویستە لە دەست نەدرێن و لەم حاڵەتەیە پێویستە لەم ساتەیە هەمومان هاوکاری یەک بین بۆ ئەوەی بتوانین ژینگەیەکی باش پێشکەش بکەین ئینشاڵڵا. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا کارمەندانی تەندروستی و پزیشکان یەکەم بەرکەوتنیان لەگەڵ کەسانی نەخۆشەیە و ڤایرۆسەکەش لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگوازرێتەوە. کارمەندانی تەندروستی بێگوێدانە ترس و دڵەڕاوکێ شەو و ڕۆژ لە خزمەتی وڵاتیاندان، بۆیە بە مافی خۆیانی دەزان حکوومەت ڕۆڵیان لە بەرچاو بگرێت و لە هەردوو لایانی مادی و معنەویەوە قەرەبوویان بکاتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.